سڵاتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویستی بکەیفۆر. ئەمڕۆ لە شارە جوانەکەی سلێمانین لەگەڵ شاعیر و نووسەرێکین بە ناوی کاک عومەر کەسانەوانە. باسی ئەزمون و ژیانی کاک کەسانتان بۆ بکەین لە زمانی خۆیەوانە بزانین ژیان و ئەزمونی چۆنایە. سڵاو لێبێ کاک عومەر. سەر چاوم بە کورتی باسی خۆتمان بۆ بکات. کاک عومەر کەسان کێیە؟ بەڵێ من عومەر کەسانم شاعیر پێنج دیوانم هەیە کە کۆبووەتەوە لە دیوانی کەسانە لەم بەینا دەرەچە خۆی چوار دیوان بوو. دیوانی پێنجەمیشم ئەچێتە بانی حەو سرودی نیشتیمانیم هەیە. کەرکووکم کەرکووکی ئاگر مامۆستا ئەنوەر قەرەداخی لەحنی بۆ داناوە. کوردستانە ڕەشپۆشەکەم مامۆستا ناسری ڕەزازی ئێلێ. خەمی گەلمی دی حسێن ئێلێ. یەکەم سرود بۆ ئەنفال لە نووسینی لە شعری من و سیناریۆ و ئیخراج و مۆنتاژ و هەموو شتەکان خۆم کردومە. گوڵاڵە سوورەی بیابان سەباح شێخانی ڕەحمەتی لەگەڵ زامبیا ئێلێ. کۆچم هەیە لوقمان سەلیم ئێلێ. خەباتی سەختم هەیە حەمە جەزای نەمر بە مەقام و توێتی کەمال مەحەمەدیش بەکو سرود و توێتی. ئەمە نوقتەیە لەو سرودانی کە هەمە. لە ساڵی چەندەوە دەستی کردەوە بە نووسین؟ من خۆم لە ساڵەکانی هەفتاوە حەزم بە شیعر بوو لە وەتای هەفتا لە سەرەتای هێشتەکان، بەڵام شەرممە کرد. تۆزە شەرمن بووم لە سەرەتا لێو نەشارموانێ چکە جیلی ئێمە ئەو نەوانەی ئێمە شەرمی تیا بوون لە باوکمان لە مەجلیسا قسێکمان بکردای ڕۆڵەو چۆن لە ڕووی قساکەی وەکو ئێستا نەبوو. لەبەرەوە شەرمە من لە خۆمە ئەمبینی. کاک عومەر زیاتر بە کوێ سلێمانی سەرسانی تۆ؟ من ئەمە شوێنمە. ئەو دارە ئەسوورە گەر ئەو برایە بە کامێرەکەی بی پیشانی بە ئەو دارە ئەسوورە کە من لەوێ ڕسمم هەیە ئەمەنە ئەسوورە. ئەو دارە چەند ئەسوورە. من ئێرە وەکو ماڵی خۆمی لاتوە. ئەوە تا گەشت و گوزاریش کورسی تایبەتیان بۆیە ناوم حتا قوفڵیان لیاوە گەر خۆم لێرە نەبم خۆ بینی و ماڵیان ئاوا بێ لە زاری ئەوان شۆڵەن باقی کەسانە ماڵیان ئاوا بێ. کاک کەسان خاوەنی چەند بەرهەم بووی؟ من خاوەنی چوار دیوانم، پێنجەم دیوانیش هەموو یەکێتە بۆ ناو دیوانی کەسان. پێنج دیوان، بەڵام دیوانەکان گەورن. کام بەرهەمی خۆت و زۆر بەلاوە؟ وەڵی من هەموو شتەکانی خۆم بەلاوە جوانە. ژیشک هەموو بەشکەکانی خۆی لای نەرمۆڵەیە. ئیتر چیە لێ من شتەکانم لەوانەیە خەڵک بەدڵی بێ یان نەیبێ، بەس خۆ لای خۆم زۆر من شعرێکم هەیە بۆ ئەم باخەوتومە. من ئەڵێم نازانم ئەو من بێ ئەم باخە ناژیم، ناتوانم بێ ئەم باخە. باوەڕکە وای لێ هاتوو کە لە ماڵەوە ئەسرانێمە دەرەوە خێزانەکەمە ئەڵێ ئەو نانەش بەرە بۆ باخە، یاخود ئەڵێ کە باخە گەڕێتەوە، یانی تر هیچ شتێکی کە نییە، هەموو ئێوەرێ بۆ باخە. کاک عومەر چی بوو کەساناڵێک کە دێن بۆ ئەم باخە؟ چۆن ژینگەکەی بۆن بپارێزن؟ وەڵی ئەم باخە خەڵک لێ تۆرا بوو. ئێستا خوانێ بڕێ ئەم خەڵکە دانیشتووە. باوەڕکە دو سێ ساڵەمە پێش من ئالێوە بە تاقی تەنیار من یەک دوو کەسە هاتینە ئێرە. ئێستا لەخوا بەزیابێ باشە خەڵکێت خەڵکێکی زۆریێت و ئیتر باشە خەریکە خەڵکێتەوە بناباخەکە. کاک عومەر ئەتوانی بەمە باسکە ئەو زنجیرە چییە بەم کورسیەوە دەمەوازەم هە لێرانە ئەوەی من بزانم. ئەم دوو کورسیە تایبەتە کاگەکرم کە سەرپەرشتیاری ئێرەیە. هەڵبەتە کاگەکرم ناسیایی کۆنیشمان لە ژووری تەعزیبە لە سژن کاتی خۆی بەیەکەوە بووین لە ساڵی 85 لە یەک ژوورا بوو. ئێستا ئیشرافی ئێرەکە کە کۆمەڵی پێش ئەمان ئیشرافی ئێرانە کرد، ئەوان ڕێزیان هەر لە من گرتووە. ئێستا ئەمیش هاتووە ئەم زنجیر و قوفڵایە ناو لەگەڵ ئەم دوو کورسیە خۆم لێرە نەبم ئەم مێزەی من مەحجوود بۆ خۆمە. بۆی کە ڕۆژێ هاتم کەسی جێگا نەبوو مێزێ نەبوو شوێنەکەی من سۆگەرە. چکە ڕۆژی وا بووە هاتم قەرەباڵغ بوو بوو جێگام نەبوو. ئەوە لەبەرەوەیان بوو. لێرەوە ئەم قەسیدەیە کە بۆ سلێمانی و سەرچنارم نووسیوە و پێشکەشی بە ئێوەی بەڕێز و کوردانی ئازیزی بەریتانیا یەکەم، چونکە من زۆر ئەمەلم پیانە هیوان پیانە لەبەر ئەوان ئەو شتانەی ئێمە لێرە بۆمان ناکرێ ئەوان لەوێ جێبەجێیەکەن. سلێمانی ئاگادار بە کە پێ دەنێیتە ئەم خاکەی سلێمانی، بە ئەدەب بە لە حزوری ناوداران و شاعرانی، لە بەختانتە کە بۆت لووە ببینی تەختی بابانی، بە ئەمەک بە مەی شێوێنە نەریت و کلتوری جوانی، شارێک لێوان لێو لە جوانی منزڵگای ئەحمەدی کاجی، مێرجێکی پاراوی سەوزە لە ئامێزیا سەرچاوەکەی سەرچناری، چەند میوان دۆست و نەجیبە
بۆ کەسانی غەیرە شاری کە ئاڵۆزا موسیبەتە خامۆژ نابێ وەک ڕەشەباکەی جارانی. بەرنامەکەی ئەم جارەشم لە هاوینە هاوارە جوانەکەی سلێمانی سەرچینار کۆتایی پێهات. داوا لەو گەشتیار و هاوڕە ئەزیزانەمانەکەن کە سەردانی ئەم شوێنانە ئەکەن تکایە وەکو ماڵی خۆتان بیپارێزن. ئێرە شوێنی شاعیران و کەڵە هونەرمەندانی شاری سلێمانیە، نەک تەواوی شاری سلێمانی. هەر ڕێبوارێ هەر غەریبێک کە سەردانی سلێمانیە کات ئەبێ سەردانی ئەم شوێنە بکات. تکاتان لێ یەکەین لەو ڕێی پاک و خاوێنیەوانە لەو ئارامی کەش و هەواکەیەوانە بیپارێزن وەکو چاوی خۆتان وەکو ماڵی خۆتان. تا بەرنامەیەکی تر بە خۆتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.